سەرڕای ئەوەی ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچە گەشتیاریەکان و هاوینە هەوارەکانی کوردستان دەکەن، بەڵام حکوومەت هیچ گرنگیەکی پێیان نەداوە و سیمای گەشتیاریان پێوە دیار نییە. زۆربەی ئەوەشی کراوە هاوڵاتی خۆی کردوێتی. گەشتیاران بە نیگەرانیەوە لە کەرتی گەشتیاری دەڕوان و پێیان وایە بایەخ بە شوێنە گەشتیاریەکان نەدراوە. بەڕاستی لە ئاستەکە زۆر کەمە، داروباری کەمە، داروبار نعنی فریزەکە زۆر کەمە، زۆر احتیمام پێ نادرێن. بەڕاستی پێ درێم خاز لە هاوڵاتیش ئێستا فەرمو لەولایە دونە لەولایە بووین هاوڵاتی ڕەژویان هاوستە شەش جیای ئێوە چۆنە خەرک بسەجێنە دانش دەمانەیە هێشتان زیاتر بی. بەڕاستی کەپرەکان گرانن، خەرک ئەوڕۆ بێ موچەیە، موچە 2 مانگ جارێک دێ، کەپرەکانیش کاکە گرانە 25,000 30,000 هەیە وهایە بە 40,000 معلا سەف نەکرایە. ئارێوەڵا هیوادارین بکە. وەڵی بەعام بڵێ ئێستا ئێرە بۆ نمونە دوکان تا ڕادەیەک باشە، بەڵام ئەم تۆزێ ئەم شوێنە دوکان ئێستا کەپری هەیە بۆ نمونە ئەوانەی باشە، بەس ئێرەکانەی بەخوا هیچ باش نیە ئەو زەبڵ و شتەی لێرە دەخەن و تر بۆ پاکوخاوێنی پاکوخاوێن نیە. وەڵی بڵێن ئێستا بۆ نمونە بڵێم چی ئێستا ئەم دەشتە وەکو خەڵک دێ لێرە دادەنیشێ بەر بۆ نمونە سەوزە جیاوشتەکەی پێخۆشە دادەنیشێ بۆ بەهارەکەی ئەوەیە ژنا بۆ نمونە چی وەکو چی وەڵی هیچی بۆ نەکراوە، بڵێم چی بۆ کراوە. بەڕێبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی دەڵێت ئەو بودجەی بۆ کەتی گەشتیاری تەرخان دەکرێت زۆر کەمەوە وەکو پێویست نییە. شوێنی گەشتیاری پێویستی بە ئاوردانەوەی زیاترە. بێگومان حکوومەت یاریمی کوردستان ساڵانە بودجەیەک تایبەتەکە بە بژانەوەی کەرتی گەشتیاری، بەڵام بودجەکە وەک پێویست نییە. هەر بۆیە دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان هەماهەنگە لەگەڵ وەزارەتی شارەوانی حکوومەت یاریمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانە کە بتوانێت ئەو بڕە بودجەی کە لە ساڵانی پێشووترا هەبووە زیاتری بکات. دیاری کراوە ینی ئەزاندرێت ساڵ بۆ ساڵ فەرقەکە، ینی بە پێی داواکاری و پرۆژەکان و پلانەکان ئەمە دیاریکراو نییە، بڵێم لە ئێستای بودجەیەک بۆ شێوازە دیاریکراوە بە پێی پرۆژە فەرقەکە. هەرچەندە زۆربەی ناوچەکانی کوردستان بۆ پرۆژەی گەشتیاری گونجاو و لەبارن و دەکرێت وەکو سەرمایەکی گرنگ بایەخی زیاتری پێ بدرێت و داهاتێکی زۆری لێەوە دەست بخرێت، بەڵام حکوومەت ئاوەڕ لەو کەرتە ناداتەوە و بودجەی پێویستیان بۆ تەرخان ناکات. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام.